کە کاتی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دێت سەری زمان و بنی زمانیان بەرگریکردنیان لە مافەکانی گەلی کورد. تەنانەت ماڵی بەرپرسە عێراقیەکان نامێنێت سەری پیانەکەن بۆ ئەوەی پۆستێک بەدەست بێنن. بەڵام کاتێک دێتە سەر قووت و موچە و گوزەرانی هاوڵاتیانی کورد وەک بڵێ لە حاڵەتی کۆمادان بە یەک جاریش بێت ناڵێن کوا موچەی موچەخۆرانی هەرێم. بەرپرسانی پارتی و یەکێتی لە 20 ساڵی ڕابردوودا نەیانتوانیوە لە بەغداددا کۆکی لە مافی کورد بکەن. ئەوەی کردویانە تەنها شەڕ و پاشقول لە یەکگرتن بووە لە پێناو پۆست و پلە و پارەدا. پارتی و یەکێتی لە بەغدا خاوەنی چەندین پۆستی باڵان، هەر لە پۆستی سەرۆک کۆمارەوە بیگرێت تا دەگات بە وەزیر و بریکاری وەزیر. ئەمە جگەلەوەی لە ئەنجومەنی نوێنەرانیش دەیان پەرلەمانتاری میوانیان هەیە بە موچەی 6 ملیۆن دیناری تێر ناخۆن و واژۆ لەسەر زیادکردنی موچەکانیشیان دەکەن. سۆرا عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت چەند پۆستێک لە حکومەتی عێراق کوردن، لەوانە سەرۆک کۆمار، جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران، جێگری سەرۆک وەزیرانی عێراق، بەڵام هیچیان وشەیەک لەسەر موچەی خەڵکی کوردستان بەدەمیاندا نایەت. سۆرا عومەر دەڵێت تەنها بریکاری وەزیری دارایی عێراق وتی یەکشەممە 18 ئاب موچە دێت، بەڵام هەر نەهات. هەروە نوێنەری حکومەتی هەرێمیش وتی کێشەی موچە نەماوە و دێت، بەڵام هەر نەهات. پارتی و یەکێتی ئەو پۆستانە لە بەغدا وەردەگرن بۆ پلە و پۆست هاوبەش و خاوەن ماڵن، بەڵام بۆ شەڕکردن لەسەر قووتی خەڵک بێدەنگ و بێدەسەڵاتن. ئەوان بوێریەوەیان نییە کێشەی موچە و کەم و کورتیەکان لەگەڵ بەرپرسانی حیزبەکانیان لە هەرێمی کوردستان باز بکەن. هەر کاتێکیش دەم دەکەنەوە بەرپرسانی بەغدا تۆمەتبار دەکەن. بەو قەیرانەی لە هەرێم هەیە لە کاتێکدا خۆیان و بنەماڵەکانیان دروستکەری ئەم دۆخەن لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا. چۆن دەبێت خاوەنی ئەو پۆستە گەورانە بن بەڵام هیچ نەکەن بۆ گوزەران و موچەی خەڵک، لەبریەوە تەنها موچەی زەبەلاحی خۆیان وەردەگرن. پارتی و یەکێتی لە بەغدا هەیبەت و شکۆیان بۆ کورد نەهێشتۆتەوە بەهۆی ڕەفتارە نابەرپرسیارەکانیان یان شەڕکردنیان لە پێناو پۆست و پارە وای لێ هاتووە هاوڵاتی کورد لە عێراق بە پلە 2 سەیر بکرێت. پارتی و یەکێتی لە هەرێم و بەغداش کارێکیان کردووە، هاوڵاتیان دەبێت هەموو ڕۆژێک چاویان لە هەواڵی گەیشتنی موچە بێت کە سەرەتاییترین مافە. بەرپرسەکانیان نە لێرە توانای حکومڕانی و چارەسەرکردنی قەیرانەکانیان ماوە، نە لەوێش دەتوانن جارێک لە جاران بەرگری لە مافی کورد بکەن.